فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وبن وباسی ئەوەشمان کرد کە یەکەم صفەتی بردنەوە بە نوێژەکان دەست پێیەکە و بە نوێژەکانیش کۆتایی دێ، واتە ئەوەی کە نوێژەکەی باش بوو هەموو کردەوەکانی تری ئەبێ باش بن. ئەگەر نوێژەکانیشی خراپ بن ئەوە خوا ڕەحم بە کردەوەکانی تری کات. بۆیە بەدوایە ئەم نوێژە کە تۆ کردوتە و بەو شێوەیە بەخشوع ئەوە وەستاوی لە بەردەمی پەروەردگارتە کە من حەزەکەم هەمووتان بە پشتیوانی پەروەردگار بگەڕێنەوە بۆ زنجیرە وتارێکمان هەیە بە ناونیشانی نوری دیدەم، ئەی قوڕەت عەینی، کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ بیلبیلەی چاوم خراوەتە نوێژەوە، جۆ لەو زنجیرەیە بگرن. باسی ئەوەمان کردووە کە نوێژ ئەبێت چۆن بکرێ نەک چۆن بخوێنرێ، کە نوێژمانزانی چۆن بیکەین، چۆن جێبەجێیکەین. ئەنجا ئەمڕۆ ئەچینە سەر بابەتێکی تر، والذین هم عن اللغو معرضون، ئەوانەی کە خۆیان لە لەغو ئەپارێزن. خۆشەویستم لەغو چییە؟ وإذا مروا باللغو مروا كراما. لەغو ئەگەر بۆ دوێنێ لەغو ڕاز بوو بێ، بۆ ئەمڕۆ سوبحان الله سەد ئەم ئاەتە ڕاسترە کە نەعوذ بالله بە ئاەت بڵین ڕاست و ڕاستتر، بەڵام بەسەر ئەمڕۆیە بە شێوەیە جێبەجێ ئەبێ کەیتر هەموو جومگەکانی ژیانی ئێمەی گرتوتەوە بە تایبەتی گەنجەکانمان. لەغو چییە؟ لەغو بریتیە لە بەتاڵ، لە هیچ، لە پوچ، لە گوێن، لە قسەی ناشرین، لە شەتم، لە لادان، لە خۆ مەشغوڵکردن، لە شتی بێسوود بێکەڵک. ئەمە پێی وترێ لەغو. چێ لە زمانی کوردیا کەلیمەیەکی جوان مەیاتەیە کە پڕبەپڕی لەغو بێ، قەڵەباڵغێکی زۆری لە دەوراگاتان لێ بێ. لەغو چۆڵ نییە، دەوروبەری زۆر قەڵەباڵغە، بەڵام شتەکەی بێمعنایە، بێ ئەرزشە، پوچە، بەتاڵە. عادی کەلیمەیەکم بەنێ بزانم چێ وشەیەکی جوانی زۆر بڵێ دەم خۆش، یەکێ لە سفەتەکانیە زۆر بڵێە. بڵێ بێمانە، بارەکە الله، ڕۆچوو لە هیچە، قسەی پڕ و پوچ، گاڵتەجاڕی، بێنیەت، گاڵتە پێکردن، بێمانایی، بێسوود، قسەی پڕ و پوچ. بیزەبت ئەگە قسەکەی لە نابین پڕ و پوچ، یعنی بۆ چکە ژاوەژاوێک لە دەوری قەزیەکە هەیە، ئەم قسەیە بە لە بەتاڵا ناکرێ. یەک گۆرانی و مۆسیقا و کۆنسێرت و تیپی مۆسیقا و خەڵک و جەماوەر و هۆڵ و ئیعلام و هەموو شتێکی بۆ کۆ کراوەتەوە، بەس لە ئەخیرا ئەبینیت پڕە، بەڵام پوچە، قەڵەباڵغەکەی زۆرە، پڕ. کورد زۆر جوانەیە ناوێتی سوبحان الله. هیچ و پوچ تەفاهەیە، شتی بێمعنایە، شتی بێ ئەرزشە. بەڵام شتی لەغو واتە پڕە، ئەوەی کە ئێمە لە ژیانی خۆمان ئایبینین. کابرایە دانیشە سەری مەجلیسێکە گرێ لەم سەر تا ئەو سەر، دوای مەیسەکە تەواوە بێ نازانی چی وتووە. ئەمە پێی وترێ قسەی پڕ و پوچ.
ئینسانێک ئەبینیت لە مەجلیسێکا دانیشێت بەس نوکتە ئاجێڕێتەوە، پەناگرم بەخوا. ئینسانێ دانیشێت هەموو ژیانی هەر ئەمەیە، وام کرد و وا ڕۆیشتم و وا هاتم و وا چووم و وا خواردم و وا کردم و وا کڕیم و وا فرۆشتم و وا هێنام و وا تەلاقممە. ئەم ژیانەی ئەم کەسە هەر هەمووی دوایی لە ئەخیردا کە قسەکانی لێکەیتەوە 2 دانە سەعات قسەی کردووە، ئەتوانی 2 دانە سەعات لە قسەکانی ببڕیت، سفر هیچ بەدەسەوە. زۆر جار ئینسان قسەیەکە کات وتارێکی بۆ تەسجیلەکەن، ئەڵێ کاکە وتارەکە درێژ بوو، بەشێکی وتارەکە لە وەڵڵاهی مامۆستا ئەومە وتارەکە بە پێز بوو، بەخوا هی ئەوە نییە بتوانین دەقەیەکی لێ بکەینەوە، بەخوا با هەروا بڕوا قەی نابا درێژ بێ. پڕ بە معنایە ئەم قسانە. قسەی واش ئەبینی سبحان الله کابرا دانیشێ، ئەمە پێوتێ قسەی گعدەکان، قسەی دانیشتنەکان. ئەها بۆ ئەمڕۆ ئەم قسانە چەند ڕاستن، ئەها ئەمە قسەی لەغوە. کابرا دانیشێ ئیتر دانیشێ ئەی کوتێ، ئەمە بیتە هۆنێتەوە و بیت و بالۆرە لێ ئەیا وەسفی ئەوە کا و شانامایێنێ و لە شامەوە ئیهێنێ بۆ شیراز و قسە ئەکات هیچیش. ئەمە پێوتێ والذینە هم عن اللغو. خۆشەویستم ئەگەر تۆ لێرە نوێژەکەت بەشی ئەوەی نەکردی کە لێرە ڕۆیشتیت بچی بۆ دانیشتنێک کە خوا پێی ناخۆشە، بچی بۆ ئاهەنگێک کە تێکەڵە، بچی بۆ شوێنێک کە مۆسیقای تایە، بزانە نوێژەکەت هیچ تەسیری تێ نەکردویت. بزانە لەو مەجموعەیە نیت کە بەتەمای ئەو پلەیە بیت کە ئەو حەو سیفەتەت تیابێ بتباتە ناو فردەوسەوە، بە خۆتا بچۆرەوە. بۆیە ئەبێت ئەم سیفەتانە لە ئینسانی موسڵمانە هەبن. کاتی خۆی ئەم سیفەتانە بەداخەوە کە لە باو باپیران ماناشەوان دوور و درێژ بێ ئیشە بوون، چیانە کرد؟ ئەهاتن شانامەیان نەخوێنەوە، ئەهاتن ڕۆستەم و زۆرابیان باسە کرد بۆ یەکتری. شەوێکی دوور و درێژ بەداخەوە ئیساکەنە ئەمانەی کە ئەمانەیانە کرد، هەر هەموو ئیساکەنەی لە گۆڕان. کات بە چیەوە ئەڕۆی؟ کات بە ڕۆستەم و زۆرابەوە ئەڕۆی، بە شیرین و فەرهادەوە ئەڕۆی. کەسێکە هاو شانامەیەکی پێبوو بەسەردا لادێ و شارەکانە ئەگەڕا شتی بۆ خەڵکە خوێنەوە، شعر و بەیت و بالۆرە و ئەها کورد دەڵێ حەوشە و حەو ڕۆژ ڕۆستەم و زۆرابیان بۆ خوێنەوە. دوایی و تێرە ڕۆستەم نێر بوویان مێ بۆ چکە ئەبوایە زۆر جوان جوێی بایەتیە کاتەکەی پێوە بەسەر ببردایە هەتا ئەوکو لە بەیتەکە حاڵی بێ. یان کابرایەکە هێنێ ڕۆمانێکە خوێنێتەوە لەم سەر بۆ ئەو سەر، کابرا کۆمەڵشتی بۆ تێکەڵەکا و خێزانێکە بوو، پیاوێکە بوو، تاجیرێکە بوو، شتەکانی بۆ ئەشێوێنێ بەسەریەکا و هەر خۆی بەدەستی خۆی. دوای وردە وردە مشکلەکانی لە ئەخیری حەڵقەکەیە بۆ حەلەکا و ئەیاتە دەستی و ئەڕاتەوە ماڵەوە 300 دانە 400 دانە لاپەڕی خوێنێتەوە بەبێ ئەوەی کە بزانێت چی هێناوەتەوە لەگەڵ خۆیان، چی ئیسفادەیەکی کردووە. کابرا بینی سەیری حەڵقەیەکە کات، سەیری زنجیرەیەکە کات، فلیمێکە یەک لەحظەی بەزایە نایە، فلیمێکە سینیە، تورکیە، ئێرانیە، کوردیە. دوایی لە ئەخیرە هەستەکات هیچ حاڵی نەبوو، هەر کۆمەڵێشت و کۆمەڵی ئەحداس و کۆمەڵی ڕوودا و ئەمڕۆ تۆزێ تون بوو بەیانی خاو بۆ و هەموو شتەکان عەقڵ و زادەی بیری یەک کەسە. ئەم هەموو خەڵکی پێوە مەشغوڵ کردووە. زۆر جار حەڵقەکان تا 100 دانە حەڵقە ئەڕوات، بەڵام بەقەدەر ئەحسەنە الحەدیثی ئیسفادەی لێ نەکردووە. نەضری کوڕی حارث کابرایەکی تاجر بوو کە پێغەمبەری بینی صلی الله علیه وسلم باسی قورئانی بۆ خەڵکە خوێنەوە لە ناو مەکەیە. ئەم کابرایەکی کافر بوو، ئەچوو بۆ ناو فارس و ئەهاتەوە ئەیوو خەڵکینە ئێوە محەممەد چییە جوێی لێگرن؟ وەرە منی شیرۆکەکانی محەممەدتان بۆ جێڕمەوە. اینجا ئەها و باسی کیسرا و باسی شالیار و باسی کۆمەڵی خەڵکی ترێ هێنایەوە بە پارە پێفرۆشتن، بە پارەش ئەیکڕی لە فورس. خۆی گەورە فەرمیێ ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله. خەڵکێک هەیە پارە ئەیەن بەمانە، خەڵکێک هەیە ئەمانەی پێ ئەکڕن. ئاگاتان لەم مەجلیسانە بێ خۆشەویستەکەم، نابێ مەجلیسەکانمان ئەوە بێ کابرا 6 دانە سەعات بە دیاریەکەوە دانیشێت چکەچکێتی، دوای یاریەکە تەواوە بێت نازانی نوێژەکەی چۆن کردووە، زیکرەکانی چۆن خوێندووە، قورئانەکەی، ڕەمەزانەکەی، دینەکەی، بۆ خواژیانەکەی هیچی لەبیر نەماوە. ئەزانن بە معدل ئێستاکەنە هەموو گەنجێکی ئێمە 6 تا 8 دانە سەعات لەسەر سۆشیال میدیایە.
سیاریەکات، سەیری ڤیدۆکات، سەیری تیکتۆکەکات، سەیری فەیسبووکەکات، سەیری بەبێ ئەوەی کە بزانێ مۆزوعەکە چییە، بەس وەرەقە هەڵەیاتەوە. اینجا لەسەر چێش ئەوەستێ بەداخەوە، لەسەر خەڵکێکی منحەتی ئاوا، بێ ئەرزشی ئاوا، هیچ و پوچی ئاوا دوو لە ڕووی مەجلیسەکە کە هیچ لە باریان نییە. کابرا بینی شێتە خەڵک پێی ڕابێرێ، ئەم ڕایەگرێ و دانیشە دوو دانە سەعات بە دیارەوە پێیەکەنێ. کەڵم تۆ چی لە قۆماوە، تۆ جۆ لە چی گرتووە؟ ئەمە جارێ خۆی ئەبێ دکتۆری نەفسی چارەسەری کات. تۆ بە دیار چیەوە دانیشتووی؟ خۆ مەشغوڵ کردەوە بە چیەوە؟ ئەم کاتە جوانت بە چی بەسەرە بیت؟ بینی وتانە سیری ئەوانە بکەن ئیسیانە کردوانن بە ڕەقەم، مۆدیلەکان، ئەوانەی کە بوون بە ڕەقەم، ئەوانەی کە بوون بە فیگەر، ئەوانەی کە خەڵک بە دوایان نایەت. واللهی ئەمانە کاتی خۆی کە پێکێکە خورایەوە یان و کاکە با هەر لە ناو نادیەکەیە بێ زەرری بۆ کەس نییە، شتێکە شکێنێ. ئیساکەنە هیچ ناشکێنێ، مایکێکی خەنە بەردەم، کامێرەیەکی خەنە بەردەم، بەسەر ئەم عالەمەیە پەخشەکە. سەیری ڤیدیۆکانێکی کە سەیرێکی هەزارەهای تێپەڕاندووە، سەیری لایک و کۆمنتەکانێکی کە سەیرێکی ماشەڵڵا. ئەی باشە ئەم لایک و کۆمنتە بۆ پرۆفیسۆرێک، بۆ فەیلسوفێک، بۆ داعیەک، بۆ قورئانێک، بۆ وتارێک نییە. ئەمە خۆی چییە هەتاوەکو خەڵک سەیری کا؟ لەبەرەوە خۆی ئەبێ بە جارێ پیا بچی تۆ بزانی ئەمە چەند کەسێکی بەتاڵە. خۆی گەورە فەرمێ چی؟ ئەفەرمێ ئولائیکە الەذینە یەعلەم الله ما فی قلوبهم. ئەوانە خۆی گەورە زانێ هیچ لە دڵیانە نییە. ئینسانێکی بێتوانا و بێ ئەرزش و دڵیان بەتاڵە، پوچن لە ناخەوە، فەئەعرض عنهم. خۆی گەورە فەرمێ خۆتانی لەپارێزن. والذین هم عن اللغو معرضون. يعني چی؟ يعني خۆتانی لێپارێزن، يعني نزیکیان مەکەونەوە، يعني دڵ لایەن نەبێ، يعني بە دیار گۆرانێکەوە سەری بۆ مەلەقێنەوە بیڵیتەوە، يعني مەچۆ لە مەجلیسەکەیە دانیشە. ئەم کەسەش کە شتێ بڵاوە کاتەوە، خۆی گەورە فەرمێ فەئەعرض عنهم. خۆتانی لە گروپەکە وەرنە دەرەوە، لە سۆشیال میدیاکەی وەرنە دەرەوە، سەیری مەکەن، ڕەواجی پێمەیەن. عومەری کوڕی خەتابە فەرمێ ئەمیت الباطل بالسکوت عنه. باتیلەکان بکوژن بەوەی کە لی بێدەنگن، لی یەنە دەرەوە، لی دوورەکەونەوە. ئێمە چین کۆمنتی بۆ نووسین، ئێمە چین قسەی بۆ نووسین، ئێمە چین شێرێکین، ئێمەڵی تخواستی ئێمە کە ئاچەند بێمانایە. ئێ کوڕم بێمانایە بۆی نێری بۆ خەڵکی تر، بۆ خەڵکی تر بەخۆتەوە مەشغوڵەکەیت. کابرایە گوتی پێغەمبەری خوا من ئەم شەو خەبەرم بۆ لە خەوما بینیم سەرم لێ ببەوە، ئەوا سوڕایە و منج بە دوای سەرمان ڕامەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر شەیطان بە عەقڵی کەسێکتان یاری کرد، با بەیانی کەسی پێوە مەشغوڵ مەکە، سەری خەڵکی پێوە مەیشێنێ. ئێمە وا ئەکەین ئەم کەسە بێ ئەرزشە، خۆی گەورە فەرمێ فەئەعرض عنهم، لێیان دوورکەونەوە، وەرنە دەرەوە لە گروپەکە. اینجا بیان بەنە پرایڤێت، بڵێ وەرە لە تایبەت قسە لەگەڵاکەم، وەعظهم، خۆی گەورە فەرمێ نەسیحەتیان کرد. ئەعرض عنهم، لە گروپەکان وەرنە دەرەوە، وەعظهم، نەسیحەتیان کرد. بڵێ کوڕم خەریکی چی تۆ؟ مەشغوڵی چیت؟ دانیشتووی کابرایەک هاتووە دوو دانە سەعات تەعلیقەیە لەسەر شت، مێشکی مناڵی من و تۆ خەڵکی پێوە مەشغوڵ کردووە، ڤیدیۆیەکی هێناوە، کامێرەیەکی هێناوە، خۆی مخریجە، خۆی مسەویرە، خۆی سەوتە، خۆی کامێرەیە، خۆی ئینارەیە، خۆشی ئەکتەرەکەیە، کۆمەڵێ پشتی پڕ و پوچ. مناڵەکە بە دیارە دانیشتووی، ئەڵێ کوڕم تۆ بە دیار چیوە دانیشتووی؟ ئەلێ لە بەخوا باوجە من زۆر خۆشە، لەوەیات و تو ڕابێت و پێیەکەنێ و نوکتاجێڕێتەوە. کوڕم خەریکی چیت؟ ئێوە ئەزانین مناڵی ئێمە ئیساکەنە مەشغوڵی چییە؟ زەعتوتێک هاتووە بێ ئیش، بەس بۆ ئەوەی کە لایت و کۆمنت کۆکاتەوە و دوایی پارەی بۆ بێتەوە، دانیشێت کۆمەڵە ڕوودا و ئەحداس و کەوتنی خەڵک و هەڵنوتانی خەڵک و گاڵتە پێکردنی خەڵک و لێ قەومانی خەڵکە هێنێ ئیستیقلالێکە، ئەنجا بە کۆمنت قسەی لەسەرەکات و بۆی کە مناڵی من تۆ پێوە مەشغوڵ بێت. ئەمانە خی گەورە فەرمێ وەقل لەهم فی ئەنفوسهم قەولا بەلیغا. نەسیحەتتان کردن بەڵێ لە گروپەکان دوورکەوتنەوە، جا فەرمێت قەولێکی بەلیغیان پێ بڵێن، بۆ ئەو چکە ئەم قورئانە قەولێکی بەلیغە، قسەی موسڵمان قەولێکی بەلیغە. کوڕی من تۆ ئەگەر خەڵک پێویستی بەمە بێ بچێت لە ناو سۆشیال میدیایە قسە و مەقالە و عەقڵ و ئامۆژگاری و پند کۆکاتەوە، تۆ قورئان و سونەتت هەیە، چ پێویستت بەمەیە بچیت جووە لە خەڵک بگری؟ چ پێویستت بۆیە خۆ لە هەموو شتێکی خەڵک قورتێنی؟ تۆ وەڵی قال الله قال الرسول. هیچ ئومەتێک لەسەر ئەم زەویە بەقەر موسڵمان دەوڵەمەند نییە، قورئانێکی لەبەردەسایە، هەزارها ئایەتی تایە،
حەدیسەکانی پێغەمبەری لەبەردەسا صلی الله عليه وسلم والله حەدیسە زەعیفەکانی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بە قسەی هیچ پرۆفیسۆرێکی سەر ئەم زەویە ناگۆڕمەوە. قسەی پێغەمبەرم هەیە، قسەی سەحابەم هەیە، قسەی تابعینم هەیە، قسەی عولەماکانم هەیە. کورە حتا قیامەت دانیشی بەس ئەمانە بخوێن تۆ تەواو نابێ. کاتت هەیە بچی جوێ لە خەڵک بگری، کاتت هەیە بچی مەشغوڵی شتی تر بیت. من پێم سەیرە کابراەک لە شوێنێکە ئەزانن ئەمڕووداوە حەزەکەی نهێنێکی بزانی، حەزەکەی نهێنێکی بزانیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعني. تۆ بێ لە هەموو شتێکە خۆڵ قورتێنی بزانی لە ئەمریکای جنوبی لە بەرازیل چی ڕوویاوە، کەی ئیشی تۆیە باوکی من. ئەمە مەشغەڵەتێکە خۆ بۆ خۆتی زیادەکەیت، لەبەرەوە خۆت لە ئیشەکە هەڵمە قوڵتێنەکە پێویستە پێی نییە. ئەبوو بەکر رضی الله عنه جارێکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەبوو بەکر ئەم شەو لەگەڵ جبریلە چوین دەرگاکانی بەهەشتمان بەسەر کردوتەوە کە ئومەتەکەم لێوەی داخڵە بن. الله ئایەکێکە چێ بۆ عەمرە ئەڵێن وەرە با بچین عەرەفە و مینا و مزدەلیفە ئەوانە با شارەزابی بیبێن لەگەڵ خۆمانە. چون چەندە چۆ بۆ عەمرە؟ الحەمدولیلا زۆر زۆرە ماشە دەست بەسکەنەوە ئومەتێکە ماشەڵڵا. چون دوای تویانە کاکە با فێری حەجیش بن ئەچین عەرەفەتان پێ نیشانەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ جبریل ئەم شەو هاو دەرگاکانی بەهەشتی پیشان نام کە ئومەتەکەم لێوەیە چێتە ژوورەوە. ئەبوو بەکر بڵێ چی باش تی خۆزگەی پێغەمبەری خوا منیش لەگەڵتان نابوو، منیش سەیرم کردایە. سەیری ئەم وورەیەکە ئاخرەمە وەحیە بەس پێغەمبەرانی بینن. بەڵام ئەبوو بەکرە زانێ لە چۆوە قساکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەبوو بەکر تۆ یەکەم کەسی ئومەتەکەی منی کە ئەچیتە ناو باشتەوە. بۆی ئەبوو بەکر ئەوێ چاوساغی ئومەتەکەی پێغەمبەری خوا بکە، بۆی حەزێکە شوێنەکە شارەزا بێ لە کاتێکە داخلی باشتە بێ بزانێت چۆن داخلە بێ، چونکە هەمومان بە شوێن پێکی ئەبوو بەکرا دوای ئەو داخلە بین. الله کەواتە لێرەش ئەبوو بەکر هەر تەداخل نییە، حەزکا لە شتێکا خۆی هەڵقورتێنە کە ئیشی ئەو نییە. ئەها دیقەتی گەورەی و عەزەمەتی ئەبوو بەکر بن. بۆیە بەڕێزەکانم پێشینەکانی ئێمە ئەگەر زۆر زۆر کاتیان کوشت بێ باوەڕم پێ بکە دامەیەکیان کردووە، سێرسکەنێکیان کردووە، تاوڵەیەکیان کردووە، دامەیەکیان کردووە، دۆمینەیان کردووە، کڵاوێنیان کردووە. دەم خۆش ئادەی چیتر بێن بخەنم ها تاوڵەیان گۆرە پەبجیچیان کردە. باسی پێشینەکانی خۆمەگە مێستا زیینو بنەوە قورتمان دەرەکەن باسی پۆبجییان لا بکەین. ئەڵێن ئەم بەزمە چیەوە فێر بوون کوڕم ئێمە خراپتری تاوڵەشیان کردووە. ئافەرین دەم خۆش نۆڕسکێنیان کردووە. باشە شەترەنجیان نەبووە. ئیبن جەوزی خوای لە ڕازی بێ فەرمێت پێم سەیرە خەڵکێ دانیشی ئاوا پاڵ بە کاتەکەیەوە نیە شەقی تێ هەڵەیە لە خۆی دوورە خاتەوە کاتەکەی ڕائەبێرێ بەسەرێ بە فەرمێ بە شەو بە قسەی پڕوپوچ و دیوەخانەوە ئیکوژێت دانیشێ شانامە و ڕۆمانە خوێنێتەوە قسە و ڕووداوەکان و چیرۆکی بۆ جێرنەوە کاتی خۆی دیارە هەر ئەوە بووە. ئەفەرمێ بە ڕۆژیش ئەگەر ڕۆژەکەی درێژ بێنجاچی ئەخەوێ یاخود لە تەنیشتی دیجلە پیاساکە یاخود لە ناو بازارە هەڵەسێ ئەکرێت و ئەفرۆشێ. ئەڵێ من وەکو ئەو پیاوم بێتە بەرچاو کە لە ناو کەشتیەکایە نازانێت کەشتێکە بۆ کوێیە بە لە باتی ئەوەی کە خەمێ لە خۆی بخوا بیرێ لە خۆی کاتەوە مەسیری خۆی دیاریکە ئەم کەشتیە چارۆکەکەی بجوڵێنێ بۆ ئەو ئاراستەی کە خۆیەوێ ئەڵێ کاتەکەی ئاوا ئەڕوا. جا ئیبن جەوزی ئەو پیاوە بوو ئەو عالمە گەورەیە بوو کە عولەمایان باسیەکەن ئەڵێن 20,000 کەس لە یەهود و نەسارا لەسەر دەستیان تۆبەی کردووە گەڕاوەتەوە موسڵمان بووە 20,000 کەس. فەرمێ 100,000 کەس لە موسڵمانان لەسەر دەستی ئەم پیاوەیە کە داعی بۆ وتاری بۆ خەڵک داوە موسڵمان بووە. ئەڵێ کاوە دانیش لە مەجلیسا مەیسەکەی بینی ئاوەکو ئێستا الحەمدوللا قەڵەباڵغ و بێخوا بەخێر بن و خوای گەورەی لێمان قبوڵ کاکە لە مەجلیسە مبارەکەیین و ئەوانەی کە لەسەر ئینتەرنێت و لەسەر هێڵ و ئۆنلاینیش لەگەڵمانان. فەرمێ کە ئاوا سەیری خەڵکەکەیە کرد ئەچۆ پشتی کاوالیسەکە و پشتی پەردەکەوە ئەگریا خوایە
من چی بکەم لەمانە ئەگەر هەمی بە قسەی من بچنە بەهەشتەوە خۆم بخەیتە ناو جەهەنەمەوە. دوای ئەها فیلمێسکەکان ئێسری لە بەردەمی خەڵکا دانیشتێت تخوا خەڵکینە. ئەگەر لەسەر قسەی من چوونە بەهەشتەوە تخوا بڵێن خوایە پیاوێکمان لەگەڵا بوو نەسیحەتێک کردین مامۆسای ئێمە بوو ئێستا لە جەهەنەمایە ئیبن جەوزی تخوا لەبەر خاتێوی کە نەسیحەتێک کردین و ئێمە بەهۆی ئەوەوە هاتوینەتە ئەم شوێنە تخوا لێی خۆش بە. فێمە لە ژیانی خۆیە 600,000 دانە وەرقەی نووسی. 600,000 6 ملیۆن دانە وەرقەی خوێندەوە. هەرچی لە مەکتەبەی ئەو کاتەیە بوو ئەڵێ شتێک نەبوو ئیبن جەوزی بەسەرا تێنەپەڕێ. سبحان الله ئەم ئیبن جەوزیە فەرمێ خەڵکە بینم شەڕ لە کاتەکات ڕقی لێیەتی نازانێت گەنجی وا بینیت ئەڵێ کوڕم تۆزانی بە بۆنەی جگەرە و نێرگەلەوە ئەمە لە چۆ خواردوتە ئەزانی تووشی سەرەتانی سیەکان بووی 100 تووشی سەدما بێت هەموو ژیانی دانیشتووە ئەنجا شەو کە شەوی لێ هاو دانیشتو چۆم چۆ بۆ گازینۆیەک چۆم چۆ بە قاوەخانەیەک چۆن لەگەڵ ڕەفیقانێک کۆ بێتەوە ئەم نێرگەلەیە بنێ بەدەمێەوە وا بزانێ شتێکی زۆر باشی کردووە ئینجا هەموو ژیانی تەختیمە بێ کە باسی سەرەتان و باسی نەخۆشی و باسی ئیلتیهاب و باسی لە ناوچوونی ئەندامەکانی لەگەڵاکەی ئەترسێ چێژیش نابینێ ڕۆژانە ڕوونتیەکە ئەلە کاک دکتۆر گیان قورگم مێشێ کاک گۆرانتۆسی ئەهام گریانی لێرە دروست بووە کاکتۆ قڕم ئەسووتێتەوە ئەلەم کوڕم تۆ جگەر و نێرگەلە ئەخۆی شەو تا بەیانی دانیشی ئەڵە وەڵاهی ڕاستەکەی بەزڵێن بۆ خوای ئیسفادەی لێ ناکەی بۆ چکە ئەترسی ئەلە وەڵاهی ڕاستەکەی یعنی هێشتا نەچۆتە خوارەوە ئەم ترسی ئەوەی هەیە بیستۆتی لێ یەکا بە سەرەتان ترسی هەیە چێژ لە هیچ ناکات جا کە تووشی شەبێ جاڵێ کاک توژان و چەندێکی ترەژی ئەلی باوەجم بۆ چی بژی ئەوە ساڵێکی تر ژیانی درێژ بووە چیەکایانی چیتەوە بۆ گازینۆ ئەچێتەوە بۆ نێرگەلە ئەچێتەوە بۆ گاردە ئەچی چیەکات ئەمە چی ئیسفادەیەکی کردووە لەگەڵ کۆمەڵ ڕەفیقا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مثل الجليس الصالح وجليس السوء كمثل نافح الكير وحامل المسك ئەفەرمێ نمونەی ڕەفیقی باش و ڕەفیقی خراپ وەکو چی وایە فەرمێ ڕەفیقی باش وەکو عەترفرۆش وایە کە لە دوکانەکەی دانیشیت کە لە دوکانەکەی دانیشیت یان بۆنێکی خۆشەکەیت یان تۆزی عەتر لەمانەت یا کاڕوویتە ماڵەوە بە خێراتنەوەتەکەن یاخود عەترێکی لێ ئەگریت و ئەیبێتەوە لەگەڵ دەستی خۆتە ئەمە نمونەی ڕەفیقی چاکە ها هیچی لێوە فێر نەبی فێری دینەبی فێری ئەخلاقەبی فێری مزگەوتەبی فێری وەرەبەرزیەبی فێری گەورەیەبی نمونەی ڕەفیقی خراپیش وەکو خاوەن کوورە وایە ئەگەر هیچی لێ نەکا پریشکە بەرەکەوێت کە ئەچی تۆ کزیرێکی ئەلی بابە خۆم جگەرم نەخواردو ئەم جلانم بۆ هەمی کونکونە بۆ چکە کونەکە بکەوێتە جلەکە و باشترە وەک لەوەیکێتە دڵە ئەمە ڕەفیقی خراپە دیسانەوە بەیت و بالۆرەکە چێتەوە ناو ڕەفیقە خراپەکانی سبحان الله کەزیە بۆ لام ئەلە کاوتۆ بە قورئان لەبەر ڕەفیقانم هەمیان جگەرە خۆر و نێرگەلە خۆن بە قورئان پێم تەرگ ناکرێ ئەڵێم وەڵڵاهی گومانم لە عەقڵت هەیە ئەلێم کوڕم تۆ ساڵی پێشوو تووشی سەرەتان نەبووی با کیمیایی وەرنەگرت با عەمەلیاتمان بۆ نەکردی با خوای گەورە شفای نایی با ئێستا چوویتەوە دەست لە ملانی جگەرە بوویتەوە دووبارە یعنی دوو جارە توێ مارەکە بتگەزێ ئێخۆ بخوا هەموو جارە بە سەلامەتی ناڕۆیتەوە هەموو جارە گۆزە بە سەلامەتی ناچێتەوە تۆ هەر ئینسانەکەی پێشوو نیت کەوتت بەس ئەم جارە چابمەوە تۆ بە جارێکی تر با دیسانەوە بەیت و بالۆرەکە بۆ تووشی ئەمە بیتەوە بۆ چکە ڕەفیقەکەی خراپە بیئەکەی ئەو نەخراپە خۆی پێچان ناکرێ بەڕێزەکەم خۆشەویستەکەم کوڕە جوانەکەم بزانە تۆ ئەو کاتەی کە هەتە بەچی بەسەرێ بێت تۆ چ گەنجێکی خوای گەورە بۆچی دروستی کردووی سبحان الله خوای گەورە فەرمێ مثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء نمونەی ئینسانی موسڵمان نمونەی کەلیمەی جوان نمونەی ڕەفیقی باش وەکو چی وایە وەکو دارخورمایەک وایە کە
چەقی بێ بە ئەرزە بەڵام پەلوپۆکەی لە ئاسمان بێ. ئەم دارخورمایە بۆچی لە ئەرزایە و پەلوپۆکەی لە ئاسمانە؟ چکە وەکو موسڵمان وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان پرس بە سەحابەکانەکە فەرمێ دارێکم پێ بڵێن بەردەوام سەوزە و گەڵاکەی ناکەوێ. عەبدوڵای کوڕی عومەر لە مەجلیسەکەیە فەرمێ خەڵک کەوتنە ناو داری ناو بیابانەوە ئەوتی ئەو دارێ ئەوتی ئەوەیە هەرێک ئەو شتێکی و لە دڵما چەقیوتم بەخوا ئەمە دارخورمایە بەس دەبەری پیاوی گەوری زۆر تیابوو لە ڕووم نەهاو قسە بکەم. دوایی وتیانی پێغەمبەری خوا دەتخوا پێمان بڵێ بزان ئەم دارە چییە کە بەردەوام سەوز و وەکو موسڵمانی جوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی دارخورمایە. الله ئەلێ وتم باوکە وەڵڵاهی ئەمزانی عومەری کوڕی خەتاب وتی ئەخ ئەگەر بوو تا چەندم پێخۆش بوو حەزمەکرد ئەو پرسیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ بیزانیە چونکە باوک دایمە حەزەکە کوڕە هەیە پیاو بێ عالم بێ لە مەجلیسا دەرکەوێت. ئەزانن بۆچی خۆشەویستەکەم چونکە کەلیمەی باش کە لێرە ئەوترێ قسەی باش کە ئەکرێ جیاواز لە قسەی پڕ و پوچ ئەبێ قسەی پڕ بێ پوچەکەی لێلا بە وەکو دارخورما وایە کە لە ژێرەوە ڕەگەکەی داوکتیوە بە هیچ ناجوڵێ ڕاستیخە اینجا پەلوپۆکەی عیلمەکەی ئەمەلەکەی کردەوەکەی بەرووبوومەکەی چۆ بە ئاسمانە چۆن کەلیمەی باش بەرووبوومەکەی ئەخورێ و خەڵکی ئیسفادەی لێەکە داری چاک و خوڕمای باشیش ئاوا بەرووبوومەکەی شیرینە و خەڵکی ئیسفادەی لێەکە. ئینسانی موسڵمانیش هەروایە خەڵک لە هەموو شتێکی لە ڕەفیقایەتی لە تێکەڵی لە خزمایەتی لە کاسبی لە شەریکایەتی لە هاتوچۆ لە هەموو شتێکا ئیسفادەی لێەکە داری ژوایە. سبحان الله ئینسان تەنانەت ئیسفادە لە گەڵا و گۆڵ و حەبل و تەنانەت تەختەکەشێکات. ئینسانی موسڵمانە بێ ئاوا بێ. ئینسانی موسڵمان چۆن قاچی لە ئەرزای و بەرووبوومەکەی کردەوەکانیشی ئاوا چێ بۆ ئاسمان و خوای گەورە لی وەرەگرێ. بۆیە کەلیمەتین طەیبە کە شەجەرەتین طەیبە لەبەرەوەی بێ قسەکانمان پڕ بن قسەکانمان جواب بن قسەکانمان بەپێز بن قسەکانمان پڕ بەپڕی خۆی بێ. ها ئێمە نمونەی چەند جوانمان هەیە لەگەڵ سەحابەکان و لەگەڵ پیاوانی خۆمانە گەنجی وامان نییە قسە فڕێبە گەنجی وامان نییە قسەی هەڵەز و بەڵەسکە گەنجی وامان نییە نەزانێت چی ئەڵێ کابراڵێ کوێ وەڵاومە قساکە خۆشی نازانێت چی ئەڵێ. ئاجاریکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەنجێک ئاوی بۆیێنێ دەستنوێژ بگرێ ناوی چییە؟ ناوی ڕەبیعەی کوڕی کەعبی ئەسلەمیە. ناوی چییە؟ ناوی ڕەبیعەیە. ئاو هێنێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستنوێژ ئەگرێ. ئەم ڕەبیعەیە ماڵی نییە نەکەرکرێکی هەر ماڵی نییە هیچ خێزانی نییە هیچ شک نابا لە دنیایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ یا ڕەبیعە سەلنی ئەفەرمێ ئەی ڕەبیعە داوام لێ بکە. پێغەمبەری خوا شخصی یەکەم لە دەوڵەتی ئیسلامیە هەموو زەکات و توانای مادی لە بەردەستایەتی هەموو ئافرەت و شوکردنی ئەوانش بە ئەمری ئەمە چێ بدڕێەوە. ئێستا بە یەکێ بڵێ لە ئێوە ئادەی بە یەکێ بڵادی پێغەمبەری خوا پێتەڵێ لە سەلنی تۆڵی چی؟ یەڵا یەڵا ماما سەرچ ئەو داوای بەهەشتەکە یەڵا پێغەمبەری خوا یەک وەرەقەی سپی خسووتە بەردەست ئیمزای کردووە لە ژێرەوە ئەفەرمێ یەک پرسیارم لێ بکە یەک داواکاری کەوت چییە؟ دەم خۆش پرسیارەکانی ناو گۆڕ جواب باتەوە ئەدەی کوورە لەم کابرا دینارێ لە گیرفانیان نییە ژنی نییە ماڵی نییە هیچی نییە ئێستا بیری لای فیردەوس و لای باشیانشیانی خۆش بێ. وەڵڵاهی من بوومایە ئەمۆی پێ قسەی دڵتان توا قسەی نەزەرین بۆ مەکەن قسەی زلم بۆ مەکەن قسەی دڵتان چییە ئێستا بیڵێن دینارێ لە گیرفانتان نییە و ژنی نییە و ماڵی نییە ئەدەی دەم ئەها ڕێک لەسەر ئەڵێ نیوەی ئیمانەکەی بۆ تەواوکە یعنی چی یعنی ژنێکی بۆ بێنێ دەم خۆ چیتر خانوویەکشی باتێ ئەسبێکشی باتێ لە کاسبی ئیشێک شابی خاتە سەر ئیشێ ئەدەی بە شەفاعەتی پێغەمبەری خوا کەوێسە
باخێکی خۆڵماشی باتێ لەسەری بژی تا ماوە پەکی لەسەر هیچ نەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی یا ڕەبیع سەلنی. ڕەبیعەش هێشتا سوراحی ئاوەکەی بەدەستەوەیەکی کا بەدەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بفەرمێ چی؟ ئاگەنج و مناڵی ئێمە کاتی خۆی چەند عاقڵ بووە، چەند ئیماندار بووە، چەند دووربین بووە. ئەفەرمێ ئەسئەلوکە مڕافەقەتەکە فی الجەنە. ئەی پێغەمبەری خوا داواکەم لە بەهەشتا لەگەڵتا. زۆر قورسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەخر مناڵێکی واو لە بەهەشتا لەگەڵتا بێ و ئەم پێغەمبەرە و ئەو سەحابەیەکی بچکۆلێ و ئەخر زۆر قورسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە غەیرەداک شتێکی تر بڵێ. شەڵێ هو ذاکە یا ڕەسوول الله. هەرەوەیە پێغەمبەری خوا قسەیەکی کرد ئۆفەرێک کردامێ هەڵبژاردی خۆم کرد. هو ذاك يا رسول الله. هر أول يكتنازلي تيانية پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي فاعني على نفسك بكثرة السجود. دباشا هاو كاريم كبويك سجدة زور بريد. إن جاء فرميت أم ربيعية يكسعد لجياني دواي أو بزياني يكسعد لجياني. فمي يان لنيو جابو يان لسجدة يابو يان لريجي جماعة تابو كس بيشينا أكوت. أما جياني ربيع أبو حتى أو وعديك بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيا وبيتجي بويا برز كانم بيغمبري خوا صلى الله عليه وسلم فمي إن الله يحب معالي الأمور وأشرفها ويكره سفسافها. أفمي خواي قورا حزي لشي قوريا حزي لمعالي أمورا بليش حزي لشي بلي حزم لشي قوريا. فمي إذا سألتموه فاسألوا الفردوس الأعلى داواي بهشكن. زۆر جارە بینی یەک کۆمەڵ خەڵک بە دیار کاسێکەوە بە دیار مۆدیلێکەوە بە دیار تۆپێکەوە بە دیار دووگۆڵیەکەوە بە دیار یاریەکەوە مێشکی خۆی مەشغوڵ کردو مێرجکی جەنجاڵ کردو. ئەمە چییە کاکە؟ ئەمە شەڕی غەزەی لەسەر یەک لای بێتەوە نەوەڵڵا. ئەی ئەمە کوڕ مەشغوڵی چی تۆ بە دیار چیەوە دانیشتویت؟ إن الله يحب معالي الأمور. خوای گەورە حەزی لە ئیشی گەورەیە بی لە کاری گەورە و شوێنی گەورە. ئەگەر داواتان کرد داوای فردەوسکەن نەکە داوای شتی بچووکەن لە خوا نەکەن داوای شتی وردکەن نا بڵێ خوای گەورە من ئەوەمەوێت هەر ئەوەش داواکاریەکەمە. ئەمە پێغەمبەری خوا بە سەحابەیەکە فەرمێ داوای چیەکی بیاتێ. ئەی ئەگەر تۆ داوا باشەتن لە خوا بکەی چی دەیاتێ؟ فەرمێ وەیەکڕەه سەفسافەها. ڕقی لە شتی بچووکە ڕقیشت خوا تاکە گۆرەیەکەم دۆزیوێتەوە ڕەحمەت لەوی کە دۆزیەوە بۆم بێنێتەوە. خوا عیب نییە خوا عیب نییە داوای. فمە کابرایەکی دەشتەکی هەبوو جارێکیان پێغەمبەری خوا چوو بۆ ماڵ یان زۆر خزمەتی پێغەمبەری خوای کرد. دوایش پێغەمبەری خوا فەرمی ئەگەر هاتی بۆ شار سەدانمان کە لە مەدینە. کابرای عرابی هاو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمی داوام لێ بکە. تێی پێغەمبەری خوا حوشتری خۆم سواری بم هەنێ بزنیش خێزانەکەم بیدۆشێ ئابێنە قولەقاس بشە. الله ئەوە هەموو داواکارێکی. پێغەمبەری خوا ڕقی لەم داواکاریە بوو. فەرمی بۆ داوای شتی گەورە ناکەن بەقەدەر پیرێژنەکەی بەنی ئیسرائیلیشتان لەدەست نایە. توانی پێغەمبەری خوا پیرێژنەکەی بەنی ئیسرائیل چی بوو؟ فەرمی پیرێژنەکەی بەنی ئیسرائیل ئافرەتێ بوو لە کاتێکا موسا لە دەست فیرعەون ڕای کرد لە ناو میسرا ویستیان دەرچن ڕێگەیان لێون بوو. ئەڵێ وتیان موسا ڕێگەمان لێون بووە چی بکەین؟ وتی ئەبێ یوسف فەرمیەتی ئەگەر ڕۆیشتن و میسرتان بەجێهێشت لاشەکەم لەگەڵ خۆتان نابەرن. وتی ئینجا لاشەی یوسف ئێستا چۆن بدۆزینەوە دوای 600 دانە ساڵ؟ وتیان یەک پیرێژن ئەزانێت چاوساخیمان کا چین لاشەی یوسف دەرێنین و ڕێگەکە ئەدۆزینەوە بە نووری تابوتەکەی یوسف. چکە پێغەمبەران لە ناو قەبرا خوای گەورە نەیاڵێ گۆشتەکەیان بخورێ لاشەیان زیندووە. فەرمێ چوون بۆ لای پیرێژنەکە وتیان پیرێژن لێمان قەوماوە و لاشەی یوسف لە شوایە قەبرەکەی لە شوایە پێمان بڵێ. تی وەڵای پێتان ناڵێم. موسا وتی دایکم هەمومان بەخوا قەتڵ عامەکرین 600,000 کەس هەمووی تیا ئەچێ فیرعەون بە دوامانەوەی پیاوی چا بۆ وەختی ئەوە نییە. وتی بەخوا موسا من داواکاریم هەیە. وتی داواکارێکە چییە؟ وتی من لە بەهشتا لەگەڵ تابم.
لا حول ولا قوة إلا بالله موسى وەستاد دەسەڵاتی ئەو نییە. خی گەورە فەرمی داواکارێکی بۆ جێبەجێ کرد. داواکارێکی بۆ جێبەجێ کرد ئینجا شوێنی قەبرەکەی یوسفی پیشانان و تابوتەکەیان دەرهێنا و پێش خۆیان ناو لە دەست فیرعون نەجاتیان بۆ ڕێگەکەیان بۆ ڕووناک بۆ ڕێگەیان دۆزیەوە. داوای شتی بچووک مەکەن لەخوا خۆشەویستەکەم. عقڵتان بە شتی بچووکەوە مەشغوڵ مەکەن. دامەنیشن بە دیار خەڵکێکی نەفز نزم نەفز نەخۆشەوە دانیشن. عقلتان پڕ بێ، ئیشەکەتان پڕ بێ، والذین هم عن اللغو معرضون پیاوی چابن. سوشیال میدیا بۆ ئەو نەکراوە. ئیشێکت هەیە، کارێکت هەیە، پەیامێکت هەیە بیگەێنی تیا بڕۆ تەواو. پێویست ناکات و دانیشیت ڕۆژ تا ئێوارە خەبەرتە بێتەوە ئیدمانی لەسەر ئەصبحنا وأصبح الملك لله کابرا ئەوایەتە دەرەوە کەسێ دەکات لە پێش هەموو شتێکا پێشەوەی زیکری بەیانیان بخوێنێ ئەبێ جارێ مۆبایڵەکەی دەبێنە بزانێت چەند نامی بۆ هاتووە، چی کراوە، چی تازە بڵاو بۆتەوە، لە دە شوێنام خەبەرا بیستێتەوە. وەختی ئەوە نییە باوکرجان، ئەمە بۆ ئەوە نەکراوە بەقەدەر حەقی خۆی حەقی بەرێ بە دیار حەفلەیەک و بە دیار گۆرانیەک و بە دیار شتێکەوە دامەنیشن کاتای خۆتانی پێوە بکوژن. هەموو گۆرانەکانی ئێمەش ێزانن وەڵا حەزم لێ بوو، وەڵا حەزی لێ نەکردم، وەڵا بێوەفا دەرچوو، وەڵا شووی کرد، وەڵا خوا خێری نەنووسێ، وەڵای شەڵا بنسیبی نابێ، وەڵای شەڵا پێڵە تازەکەی تەلاقیە، وەڵای شەڵا ئەمرێ بۆ من بەجێمێنێ لێ بەخێر نەیتەوە. هەموو کەلیمات تو ئەو خوایە بچن سەیری گۆرانی لەم سەرەوە بۆ ئەو سەرسەیەکە بزانن چی تریتیایە. ئادی بزانم تۆ قورئان و سوننە لەبەردەستایە ڕاقی بۆم شتانە بیر لەم شتانە ئاکەیتەوە لەبەرەوە والذین هم عن اللغو معرضون. خۆتان لەم شتانە بە دوورخەن، بەشتی گەورە و مێشتان مەشغوڵکەن، دعوە بکەن، پۆستکەن لە ناو سوشیال میدیایە، خەڵک بانکەن بۆ ڕێی خوای گەورە، با بەشدار بن لە خێڵی خەڵکە. ئیبن جەوزی 20,000 کەس 200,000 کەسی بان کرد و دعوەی کرد و تۆبەی کرد لەسەر دەستیانە. با ئێمە 20 کەس 100 کەس لەسەر دەستمانە بێ بۆ بەهەشت خاوەنی چاکەکانیان بین. بۆیە ئاگاتان لێ بێ هەر کاتێک بەشتی لاوەکیەوە کاتەکەتان ڕۆی بڵێن زۆروتن چی خۆشە؟ قورئان خۆشە. بگەڕێنەوە بە قورئانەکە با قسەکانتان پڕ بێ پوچ نەبێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.